لە دەرگای هۆتێلەکە چوومە ژوورەوە. ئەو هۆتێلەی تێدا میوانداری کراوە پیاوێک لەسەر کەناری ئاوی نێو حەوشەی هۆتێلەکە بەرامبەر ئاڵای تورکیا دانیشت بوو. خەمێکی قۆل لە ڕوخساریدا دەبینرێت. ئەمە عەبدوڵڵا کوردیە، باوکی ئاڵان. ئەو لە ئاوی دەریاو ئەوروپان نائومێد بووە. ئێستا لە هەولێرە تاوەکو وەک خۆی دەڵێ دوای کارەسارتی بۆردرۆم دەیەوێت لێرە بوو ماوەیەک هەز بە سوکنای بکات و ئەو میوانی نێچیروان بارزانی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بوو. جيت على إقليم كردستان والتقيت مع السيد نيجيروان بارزاني. من لە کوردستانم و سەردانی کاک نێچیروان بارزانیم کرد. بەڕاستی هەستم نەکرد ئەو وەکو سەرۆکێک مامەڵەی لەگەڵم کرد. بەڕاستی وەک برایەک بوو لەگەڵ من هەستم کرد ئالان کوڕی نێچیروان بارزانی بووە و لەدەستی داوە. ئەوەندە غەمگین بوو. بەڵێنیشی بە مندا لە کۆبانەی قوتابخانەیەک و نەخۆشخانەیەک و مزگەوتێک بە ناوی ئالان دروست بکات و هاوکاری منداڵانی کۆبانێ دەکات. خوا خێری بنووسێ. هەروەها بەمنی گوت حەز دەکەیت لێرە بمێنی و خزمەتی تۆ دەکەین. بەڵام من حەز دەکەم لە کۆبانەی بم و لە تەنیشت گۆڕی منداڵەکانی خۆم بم. مساعدات للأطفال الكوباني الله يكتر خيره وبشكر كل شعب كردستان. ئەو خێزانەکەی بوونە سیمبولی ڕووداوێک کە مەزلومیەتی کۆچبەرانی کورد و دنیا نیشان دەدات. عەبدوڵڵا هەندێک لە سیفاتی ئالانی کوڕی و براکەی باز دەکات. ئالان کەسێکی گوێڕایەڵ بووە، بەڵام برایەکەی غالب خوا عەفوی بکات هەندێ هار بوو. بە ئالانی دەگوت بڕۆ گەز لە بابە بدە و بەیانیان زوو لە خەو هەڵیستێنە. ئالان جگە لە بابە و مامە هیچ قسەیەکی دی نەدەزانی. ئەوان ژیانی من بوون. كثير هالطفل وغالب وأمهم يعني الله يرحمهم والله كانوا حياتي. ئەم باوکە لەبەر ئەوەی بیستبوو لە هەرێمی کوردستان گوندێک هەیە بە ناوی ئالان. ئەو ناوەی لە کوڕەکەی ناوە. والله أنا سميت آلان على اسم ضيعة هون بكردستان وادي كثير جميل. بیستبووم لێرە گوندێکی زۆر خۆش هەیە ناوی ئالانە. منیش بڕیارمدا ناوی منداڵەکەم بکەم بە ئالان و بڕیارم داوە هەرچۆنێک بێ سەردانی ئەو گوندە بکەم. عەبدوڵڵا کوردی بوو یەکەم جار دوو لە گرتە ڤیدیۆکانی ئالان و براکەی لە ڕێگەی ڕووداوەوە نیشان دەدات کاتێ لە بەرگورانی کوردی هەڵدەپەڕن و لە نێو تەشتی ئاو مەلە دەکەن و هەر ئاویش بوو دوا قۆناغی ژیانیان. يلا العبوا صباح غالب صباح. على بعد. لك شو عم تبعدوا؟ ليش عم تبعدوا؟ بعد. ليش عم تبعدوا؟ لك ليش عم تبعدوا غالب؟ طيبك. ئێستا تەلەفۆنەکەی عەبدوڵڵا لای ئەو ژیانی ئەوە چونکە ڤیدیۆ وێنەکانی ئالان و براکەی و خێزانی هەر لەو تەلەفۆنەدا هەیە و تەلەفۆنەکەش وەکو گیانی خۆی دەپارێزێ. باوکی ئالان بە منی وت هەر کاتێ لە لێواری یانخود کەناری ئاوێک دابنیشم یەکسەر ڕووداوی لە دەستدانی خێزانەکەی دێتە ناو مێشکی. ئێستا من ئەو بەجێ دێڵم بەڵام خەمی لە دەستدانی ئالان و غالبی کوڕی و دایکیان هەر لای ئەو دەمێنێتەوە و هەر دەمێنێت. هیڤدا ڕەحمەت ڕوودا و هەولێر.